كردم خلق كردستان زمان من كردية یک جستران هری خوشه جبوم من براستی هر روز لیک داری دکم از جی حز دکم تو جی حز دکی هون جی حز دکن افستران سر زمان هر کردکیه ایوب علی و گار سازکار به هفرا گوتنه ادیب چلکی البسته و نویساندیه لی ایوب علی هم تکستا سورانی چکریه هم جی ملودی تونیه تاني لسر حساب أيوب خورا حسابك لسر يوتيوب يعني بمليونان خلقية تماشا كرنا جي حس كرنا اجمارك زاروكين شيرين ين كردين روجاوي كردستاني لفيدري كوچ برن پنابرن لكامبا كورغوسكي دمينن بهفرا كومبونا ريز گرتنوني ببينن سترانا كردم زماني كردية خلقية كردستان دبيجن خوش دبیجن کیف هم جراحت من حس کردم جی لوسترانه گذاری بکنش برکو دویدا میدا اوستران گلکی هجای براستی. کردم زمانم کردیه من خلق کردستانم به کلتور و جلو برگم جوازن اجتماعم ما فی رای خوهانی سربست و آزاد بجی كردم خلق كردستان زمان من كردية خدان ولا تقدرين الكلتور من زندية كردية من خلق كردستان بكلت ورجل وبرقم جوازا اشتمان كردم خلقي كردستان زمان من كردية خدان ولا تقدرين كلتور من زندية كردم 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 زمان كردية من خلق كردستان بكلت رجل وبرقم جوازا اشتمان ما في رواي خوما منيش سربست وازاد بجي بنكرام مليان رخانم والله من هرنا بزيم كردم 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 قالت سباس أيوب علي تماشا سباس بجنابت هنرمندك وحركس جي حزدك هنرمندك والحمو كردستاني والدربي كردستاني جي ملت بكيف خوشي تقدر يدك تزاني أيوب فيستراني بردنگ دا من سرتا طبعا زور خوش حالم ليرم بابتك زور جرينجا بلام چونك ومن دالانه للرجاوا حتى باش سورانيا كشان لبركدوا وان بوتبو زاراوەکان زیاتر هەتا ڕۆژ لە دوای ڕۆژ لێک نزیکتر دەبن کرمانجی سۆرانی تر ئەو جێگەی خۆشحاڵیە بەڕاستی ئەم سترانم کە دروست کرد کاتی خۆی کە ئاوازم دانا کە تێکست بۆ نووسی کە میوزیکم بۆ دروست کرد مەبەستی سەرەکیم ئەوە بوو زارۆک منداڵ لەبەری بکات بۆی هەستی نەتەوایەتی لەگەڵیانە مەزن بێت وە لە خوددا بەزیاد بێت ئەو خەونەم هاتووەتە دی تا ڕادێک خاوەنی حەوەشت ئەلبومم هەمووی بەلایەک بەڵام یک تراک که کردم اوش بلایک و سپاسی ما مستعدی بچلکیش بکن که باش کرمانجی تکستی جنابی نوسی و هنرمندی مزن ما مستعکی خوم گار اساسکار که بدنگ پر لجوش و خروشکی لقل مجدارو يعني ميكسك قالكي باشه براسي كرمانجي وجلو برگن كرديجي تا خور كربو آلا كردستاني اف ستران چاوا فكراوي دركت ملودي چاوا داني چاوا يعني تدزاني با افقاس و دنگ بدا مشهور ببا براستي او سترانا وكو بركاني كي حسي نتواتي لناخم بو تقي كدن بيني چند ظلم و چند ستم دكريل ملتي كرد للان چندين وڵاتانی زلهێز
ئیتر حەزم کرد شتێک دروست بکەم هەستی شانازی بوون بە نەتەوەی خۆت لە ناو گەنجان بە تایبەتی و منداڵان دروست بکەم. بورکانێک بوو لە هەستی نەتەوایەتی لە ناخمە وای کرد کە ئەو تراکە دروست بێت و ئیشی زۆر باشتریش بڵین بەرهەمی باشتریش بەڕێوەیە دیسان بابەتی نیشتیمانی ئەگەر تەمەنگ باقی بێ لەگەڵ هونەرمەند کاکەگارە ساسکار مامۆستاگارە هاوشێوەی کوردن لەگەڵ کارە بێگومان من شەیدا و عاشقی دەنگی مامۆستاگارە و سوپاسی یەکەم دەرگای دیوەخان و ئەرشیفی خۆی بۆ من کردوتەوە دەڵێ حەزت لە هەر شتێکە لە فۆلکلۆری هەر ناوچێکی کوردستان بە سەرچاوەیەکی تەواو دروست پێشکەشی منیەکە. تشتێکی دیش وەرە بێژن من گوت ینی خەڵکی مەی ڕۆژەوای کوردستانی گەلێکی هەم کەسایەتیە ئەیوب عەلی هەم سترانی نوێ حەز دەکەن خەڵکی ما هونزانن ئەو چ سترانی ناسکردن کەراسی تەمەلەسە کەراسی تەمەلەسە سترانێکە فۆلکلۆری گەلێکی خۆشە ڕاستی چه لۆکیشنەوەی گەلێکی جوانە هەم دەنگی ئەیوب گەلێکی خۆشتی دەرکەتی هەمژی دەباسێدات باس بووە با ئۆتۆمبیلی کلاسیک باسێکی کلاسیک وڵاتی هۆڵندا طبعاً ئەو تراکە بێ ڕاستێکی باس بکەین هونەرمەندی نەمر ڕۆحی شاد عایشە شانێکم جار گوتبوو بەستا ڕادەیەک لە بیر نەما بوو لەیستران لەبەر کواڵەتی نوێمان کرد ئەمۆستا گۆران کامیل و هاوڕێکانی وەکو دیارەک موزیکیان بۆ من تۆمار کرد سپرایس وتیان ئەو موزیکە ئامادەی وەرە دەنگی بخەسەر سپاسی هەموویانەکەم و هەر لە وڵاتی هۆڵندا کلیپێکی دۆستانەمان بۆ دروست کرد یەکێکە لەو تراکە جوانانەی کە دەری ئەخات کە موزیکی کوردی چەند زەنگینە بڕاستی کەسین وەکە ئەیوب موزیکە کوردی دەوڵەمەندکردن ینی موزیک بۆ خۆش خۆ بەر دەوڵەمەند نابێ هونەرمەندین دەنگخۆش خۆدان کەسایەتی هەبن بۆمان ئەو موزیکشی دەرکەوە تشتیش بوو من باڵکێش چ بووە هەردەمێ ئەیوب عەلی بجل و بەرگین کوردی تم دەرکەتێ سەر ستێجی بێگومان شانازیە هەتا پێم بکرێت هەتا لە ئەو پاشکە لەگەڵ گروپی ئیسپانی و لە یۆنانستان کار دەکەم تەنها یەک مەرجم هەیە دەڵێن بەس لێم گەڕێن بەجلی کوردی بەشدار بم تر هیچی دیم نایە بۆم دابین بکەم ئەو سانە کۆتە لە یۆنانیش چیکردی بڵێ هەر خۆش بوو ڕاستی لەگەل هونەرمەند دوو دنیای جیاواز دوو سکیلی جیاواز کە ئێمە چارەکە تۆنمان هەیە لە یۆنان چارەکە تۆن نییە بەڵام موزیک زمانێکی چۆن بڵێین هەموو کەون هەموو گەردوو لی تێگە هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبووە زۆر سەرکەوتوو بوو پرۆگرامەکە ئەیوب نەها کوردی مەی ڕۆژەوای کوردستانی دەمەکی گەلێکی هەستیار حساسرا دەرباست بوو نا منوچەیەکە خۆش پێشکەش کرد گوت دەمەکە نزیکتە سەرۆک بەرزان و مەزلوم عەبدی دەجڤن مەساژەتە پەیامەتەش بوو کوردین ڕۆژەوای کوردستانی چی بەڕاستی من زۆر لە سیاست نازانم بەڵام کە بیستم ئەو ڕژێمە ئەو سیستەمە ڕووخا ئێجگار دڵخۆش بووم ئێجگار دڵخۆش بووم وە تەفاعولێک گەشببینیەک لە ناخما هەیە کە کوردانی ڕۆژاوە ئینشاءالله پشت بەخوا و پشت بە خەبات سەرفراز و سربەست ئەمێنن هەتایە ئەم جارە ئیتر جارێکی دی زوڵم نابینن و بەڕاستی خۆشحاڵ بووم بەو هەواڵانە هیوادارم یەکبوون هەبێت لە نێو هەموو کورد هەتا بتوانین ئازادی و سەرتاسەری و وڵات کوردستانمان دروستکەین ئینشاءالله ئەیوب چ خۆشە گو ئەم ڕۆژێکی تەل ڕۆژەوای کوردستانی ببینن و تلوێدەری کۆنسەرت گەلێک خۆش گەلێک خەونی منە کۆبانی قامیشلی گەلێک ئەفرین مەسەلەن گەلێک حەز دەکەم لەسەر ستران قسە دەکەین ینی هەندێک جار سترانی کوردی دەدزرێت مەسەلەن ئاواز دەدزرێت بەلای من کاتێک کە ئاوازێکی کوردی دەدزرێت وەک وایە شارۆچکەیەک یاخود گوندێکی کوردی داگیر بکرێت هیچ فەرقی نییە وێ بە هەمومان دەبێت هەوڵ بدەین ئەو سترانانەی دزراون کراون بە زمانی دی تورکی یاخود عەرەبی یاخود حتا فارسیش بیانێنەوە بە کوردی بیانڵێنەوە چاوە چێ بوو کامیرە بینە دۆ ئەم ڕەنج سەنگاوی و هەژار زەهاوی و ئەیوب عەلی ئەم بەهەڤرا بوون مگوت ئەیوب هونزانن زارۆکنە کامپا کەورگۆسکێ هەنە سترانە کوردم من خەڵکی کوردستانم زمانی کوردیە بسۆرانی دەبێژن ئەمە ئەو قەس خۆش دەبێژن ڕەنج گوت ئەیوب عەلی بێ دەرەیە برا ئەیوب وەرە بخوا وێ سترانەی بەردەوام بکە وێ کێفخۆشیەک بە ji bo wan zarokan ji bo wan zarokan çi dibêjî Eyûb ew zarokên ku strana we gotine بێژم تەمەند درێژ بن لە ئێستاوە هەستی نەتەوایەتی لە ناخ و لە دڵیانە چرۆی کردووە بە سترانێکی نیشتیمانی دەیانتوانی هەر سترانێکی دی بڵێن بەڵام هەستاون کوردم دەڵێن
ئەو جێگەی دڵخۆشیە ئەو زارۆکانە ئەو منداڵانە وەختی دەشتنە تەمەنێکی هەرە گەورەش ئەم یادەوەرێ پیرۆزە دێتەوە یادیان و منداڵەکانی دیکەش چاو لەوان دەکەن من زۆر سەرسام بووم کە لە ڕۆژئاوا بە سۆرانی زۆر بە جوانی تێکستەکان وت چاوی یەک بە یەکیان باچەکەم منیش لەگەڵ ڕۆژئاوام لەگەڵ هەموو کوردستان بەڵام لە ئێستادا بە تایبەتی بەو پەڕی گوڕ و تینەوە لەگەڵ ڕۆژئاواین هەمومان گەلێکی سپاس کێفخۆش بووم یەکەمین جارە بڕاستی ئەیوب عەلی ئەف ستودیا نوچەیان کرا جهەی کۆنسێرتی من گەلێک خۆشحاڵم کێفخۆش بووم جەنابەت گەلێک خۆشەویستیت زۆر سپاس و هەر هەبی بیرۆکەکەی کاکڕەنجی جوان بوو کە هاتی جار دەمێت تشتی باش و کاکڕەنجیش بە بەردەوامی سەرسامە بە جەنابەت بە کەسایەتیت منیش بە هەمان شێوە گەلێکی سپاس گەل لە ڕۆژ ئاواش لە هەموو بەشەکان و پارچەکانی دیکە بەداخەوتوان ئەڵێم پارچە بووین تازە لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە جەنابەت دڵنیام خۆشەویستان و هەندەران کە تایبەتدا ئەنیسم بۆ پرۆگرام و بۆ بەشی هەواڵی جەنابەت من ئەم شەو ئەم زۆر خۆشحاڵ بوو زۆر سپاس ڕاستی منی ژاروەها ئەزی کێفخۆش بووم کۆ من ئەیوب عەلی دەبێ بولتەنە هەفتە کرە میوانی خوا هەموو کوردین ڕۆژەوای کورسانی و کوردین دن هەڵمە تەماشا دەکەن ئەیوب لە هەر هەبی تەمەن گەلێک دەرێژ سپاس لە جەمەل کورمانجی چت بێژن دەنگێتە دنیای بە گەلێک سپاس یانیش بوو کەسێکی دەنگ خۆش بە دەنگێتە دنیای بە دەبێژە گەلێک جوان بوو ئەو نزایم پێ جوان دەستخۆش گەلێک سپاس سپاس بووەژی تەماشەبان ئێژە و تەماشا کرد ماڵەوە ئاوا سبێ ساعت هەفت جارەکردن ئەمێ لەگەل هەب هەفتاوی دەبێت ببینن چی کۆترێ